شاری هاڤانای کوبا و شارێکە کەوتۆتە ڕۆژهەڵاتی گۆی زەویەوە کە زیان لە ڕادا لەژێر چاودێریدایە. لەگەڵەوەی کاربەدەستانی کوبا چاودێری هەموو جوڵەیەکی دیبلۆماتە ئەمریکیەکان دەکەن و ئەوە ژێکێکە لەو شتانەی کە ئەندامانی کۆنگرێس و کاربەدەستانی وەزارەتی دەرەوە بە تەواوەتی کۆکردن لەسەری. بەڵام ئەمەوا دەکات هێشتا سروشتێکی ناڕوونی هەبێت ئەو هێرشە تەندروستەی کە کراوەتە سەر 24 کاربەدەستی دیبلۆماتی ئەمریکایی و ستافەکانیان لە هاڤانە سەرباری سەسڕمانی زۆری لە کۆڵەرەوەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و FBI سەبارەت بەم دیمەنە. بەڵام کوبا تێوەگرانی خۆی ڕەت دەکاتەوە و دەڵێت ئەوان نازانن کێ بەرپرسیارە لەمە. کاربەدەستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی سینادا وتیان کە هێشتا سەرقاڵی لێکۆڵینەوەن لە ئەگەری هۆکارە جیاجیەکانی ئەو هێرشە کە هەندێک لەوانە دووچاری گوێزرنگانەوە یان ئازاری جۆ بوون. من لەو باوەڕەدام کە ڤایرۆسی بووە، شەپۆلی سەر و دەنگبوونی هەبووە. هەندێک شت هەن کە شارەزاکانمان پشکنینیان بۆ دەکەن. کاربەدەستانی وەزارەتی دەرەوە دەڵێن نیشانەکانی توشبووەکان بە شێوەیەکی تەواوەتی لە نیشانەکانی توشبوون بە نەخۆشی سووکی مێشک دەچێت. کۆدەنجێک هەیە لەسەرەوەی کە چەشنەکانی توشبوون کە تا ئێستا هەستی پێکراوە پێدەچێت پەیوەندی هەبێت بە شۆکێوە لە سەرچاوەیەکی ناسوورشتیەوە. سەرۆک دۆناڵد ترامپ نیمچەکرانەوەی فەرمی بڕیارەکەی سەرۆک ئۆبامایی بۆ کوبا پێچەوانە کردەوە. هاوکات واشنگتن هەستاوە بە بانگێشکردنەوەی ژمارەیەک لە دیبلۆماتەکان کە ئەرکەکانیان زۆر سەرەکی نین و هەروەها خێزانەکانیشان لە کوبا و هاوکات دوا بەدوای هێرشەکە 15 کەسی کوباییان لە باڵۆزخانەی کوبا لە واشنگتن دەرکردووە. سیناتۆرەکان دەڵێن وەک لێکۆڵەرەوە ئەمریکایەکان نازانن چی بکەن سەبارەت بەو هێرشە نامۆیە. هەر چۆنێک ئەوەی لەو کەسانە ڕوویداوە بەهۆی بەکارهێنانی هەندێک تەکنالۆجیای پێشکەوتوو بووە کە زۆر ڕاشکاوانە زۆر پێشکەوتوو بووە کە ئێمە لی تێناگەین. ڕۆبیۆ ئاماژە بۆ دەدات کە یان کەسە خراپەکانی نێو حکومەتی کوبا بەرپرسیارن لەمە یان وڵاتێکی دیکەی سێم وەک رووسیا لە پشتی ئەمەوە بن بۆ لەباربردین نزیکبوونەوەی پەیوەندەکانی ویلایەتە یەکگرتووەکان و کوبا. ئەو دەڵێت زۆر سەختە باوەڕ بەوە بهێنین کە لە وڵاتێکی توند کۆنتڕۆڵکراوی وەک کوبادا حکومەتەکەی بڵێت ئێمە نازانین کی ئەمەی کردووە.